دو گەنج بە تەقەیا هێزن ئەمنی لە هەولێرە و سلێمانیە هاتینە کوشتن. یەک جوان تەمەنەوی 19 ساڵە، یەدی تەمەنەوی 22 ساڵە. ئەvê 22 ساڵیش ئالیە ئاسایشە سلێمانیە بە هاتیە کوشتن. گەنج لە ناوا بازاری بوو ئەو هەواڵێن خۆ بووینە قەت پێشبینیاوێ نەکریە کو دێ تووشی تشکێ هوسا ببیتن. ئەو گەنجێک و هاتیە کوشتن تەمەنەوی 22 ساڵە. خوێندەکاری زانینگەهێ بووە دیهی ئاسایشە سلێمانیە ڕاگەهاندیە و ئەوانە ئۆپەراسیۆنە گرتنە دوو تەرۆریستاندا هەموڵاتیەک ژی کوشتیە ئەحمەدە ئەو گەنجە ئەحمەد شەوکەتێ 22 ساڵیە. ئاسایشە سلێمانیە ڕاگەهاندە لەسەر بەڵاف کردە گوتیە و ببێ قەست بووە و ئەو بووە قوربانی. لە ئالیەدن لە هەولێرێژی بە تەقەیا پۆلیسێک گاز و نەوت وەکێک و ئەو دبێژن گەنجێک دناوە خۆپشاندانێکێدا هاتیە کوشتن. بڕوا یاسین تەمەنەوی 19 ساڵ بووە بڕوا دناوە خۆپشاندانێکێدا بووە ئەڤە ئەو بووە ئەو خۆپشاندانە یاکو چێ بووی تەقەیا هێزن ئەمنی تێتە دیتن. پۆلیسە نەفت و گازت دەژیتن کە خۆپشاندەران دەست پێکە و تەقەکریە وانجی بەرسدایە لێ ماڵباتە بڕوایت vêyekê razî nînin dibêjin me bes kurêwan hatiye kuştin teqeya heremekî nava xweşanderên sivîl da hatiye encamdan. Ev duhiye di dema teqekirina lê xweşanderan da. بڕوا ئەحمەد هەردوو بووینە قوربانی هەردوو سڤیل بووینە هەردوو بێچەک بووینە لە گۆر ماڵباتێن وانە هەردووش ئالیە هێزن ئەولەکاریە بە هاتیە کوشتن و هێزن ئەولەکاریان هەردوو ئالیان ببێژن ببێمە بەست بووە ئەڤەکە هاتی ئەنجامدان لێ مەدخواست ئەڤروکیان بەرپرسیار سەر ئەڤەیەکێ بڕاوەستین بڕاستێژل دەستپێکێژی بێژمە هەواک و یەکژی هێزن ئەولەکاریە ئامادە نەبووە بهێت باغویتن لەسەر vê بتنێ ڕاگەهاندنەکە ئاسایشە سلێمانیە ئەڤ مژارە گرتیە گوتیە و ئەو لێکۆلی ناتکەم ڕێیا لە ژنەیەکێ ئەڤاکو لە هەولێرێژی چێبووی تەوی هەمی هەوڵێنمە کەس ئامادە نەبوویە باغویتە سەر لێ مەخواست ئەم ئەوی بەرنامەی چێکەین دەنگێ ماڵباتێن هەردووکان بینین دیسان ئالیە یاسای و داوا کاری گشتی بینە سەرخەت داکو بزانین کە دەماک و تشتێکی وسا چێت بیتن ڕێکار چنە چاف خێزانە تێنە قەرەبووکردن هەرچەندە قەرەبوو یاش دەستدانا گەنجێن وانە قەت ناهێتەکردن. ئەبروکە دناوە بەرنامەیدا ئەم دەش سلێمانیە دەست پێکەین برێز عادل نووری خاڵێ ئەحمەد گەنجێ 22 ساڵی کولناف بازارە سلێمانیە هاتیە کوشتن دێ بریا تەلەفۆنێژی ئەندامێن داواکاریە گشتیا سلێمانیە برێز دادوەر سەلاحەدین لەطیف الگەلمە بیتن هەولێرێژی مە مێهوان هەنە لێل هەولێرێژی سەرێ مژارە ڕاوەستین برێز عادل ئەزیشوی دەست پێکەم بەخێر بێن خۆتان خۆش بن ئەتوانی پێم بڵێت چی ڕوویداوە دوێنێ وڵات دوێنێ من لە ماڵەوە بووم برای ئەحمەد تەلەفۆنی بۆ کردم سعات پێم وایە 4 دقە و کاتانە بوو 4 و 20 دقە وتی براکەم بریندارە و کاکە فریاکەوە لە خەستەخانەیە منیش گەشتمە خەستخانە حاڵی بریندارەکەمان زۆر خراپ بووی ئەحمەد و بەڕاستی لە تاو شڵەژان وانە نەمەزانی قزەکە چی ڕوویداوە هەر بۆ چۆنم وا بوتم ڕەنگە تەقا لە بازارڕ بوو بێ لە بینی دوو کەس کێشە هەبوو بێ فیشەک بەر ئەم کەوت بێ و ئاسایشیش گەشتبنەوە وەزعەکە و لە ڕووی ئینسانیوە بریندارەکەی ئەمەیان گیان بێتە خەسانە هەروەکو ئەرکێکی بەڕاستی ئاسایش کە خۆیە بێ ئارامی و ئاسایش و هاوکاری خەڵک بێ من چوومە خەسخانە هێزێکی زۆری لێبوو تەوەقعی من هێزەکە هەر بۆ بوو کە هاوکار بن بەڕاستی هاوکاری برینارەکە بن ئیتر ئاوا چوون بەسەر وەزعەکانم بەڕاستی باشە چەند گولەی بەرکەوت بوو دوو لەکوێ و کوێ لەسکی گولەیەک دابووی لەسکی لە پشتی دەرچوو بوو گولەیەکیش لە پشتۆ لێیان دابوو دەرنەچوو بوو لەسکی مابووە یان چمە بەس لە پشتەوە لێیاندا بوو بەڵێن ئەو کەسەی تەقەکەرەکە بە ئەمدەن تەقەی لێ کردو ینی بە ئەم قەست هەدەف بۆ لای تەقەی لێ کردو لە پێشەوە کە تەقەکەی کردووە ئەم نەیزانیوە بریندار بووە هەروەکو لە ترسی دەنگی تەقەکەوەکو هەر گەنجێکی ترساوە چونکە شوێنەکە ناو جەرگەی بازارڕە شوێنێکی قەرباڵ خەو جێگەیە
ڕای کردووە خۆی باتە پەنا دیواری لە بەرتەقەکان دیارە یەکێکی تر لە دواوە تەقەی لێ کردوتۆ ینی وەک ئامانجێکی دیاری کراوە. باشە مەبەستت کاک عادل کاک ئەحمەد ینی بەهەڵە مەسەلەن وا تێگەیشتون هێزەکانی ئاسایش کە ئەمە تومەتبارە یان بۆ ئەحمەد هاتوون چه مەسەلە ئێوە کە ئەڵێن لە پشتەوە تەقەی لێ کراوە؟ بەڵێ بەڵێ ناڵێم ئامانجەکە بە هەڵە کردویانە ئیشەکە ئێستا بەڕێوبەری ئاسایش لامان بۆ ئەتیزاری ڕسمیە نایەوە ئەڵێ کارەکە هەڵی ئێمە بوو دوێنێ شەوی شەر 11 و بەیان نامەیەکیان بڵاو کردو کە ئەوانتیان ئێمە بۆ گرتنی 2 تیرۆریستچین ئەویش بە هەڵە پێوە بوو بەڵام خۆی بە هەڵە تەقەیان لێ کردو ینی ئامانجەکەیان بە هەڵە بۆ دیاری کراوە. باشە ئەی بەڕێوبەری ئاسایش نەیوت بوو چیت ئەسڵەن تەقە کراوە لە ناو جەرگەی بازار کە ئێواڵێن و شوێنێکی قەرەباڵغیشە یعنی ڕوبەڕووبوونەوە ڕوویداوە لەگەڵ ئەو کەسانێک کە داواکرابوون لە نەخێر گرفتەکەی ئێمە لەوەیە برینەکەی ئێمە قرسی برینەکەی ئێمە لەوەیە یعنی ئەمان بەبێ ئەوەی کەس تەقیان لێ بکە بەبێ ئەوەی چەک بە کەسێک ببینن ینی تەقیان یەکسەر دیارە وێنای ئەحمەدیان بە تاوانبار بۆ کراوە ئەو کەسە یەکسەر تەقەی لێکا بەبێ و یاگەداری کاتۆ کە چەکی پێێت تەنها موبایلێکی بەدەسۆ بووە لە شوێنێکی قەرەباڵغی و ئارامیش بوو ینی ئەیتوانی بیگرێت ئەیتوانی تەقەی لێنەکە بیگرێت حاڵی بێ ئەمە ئامانجەکەی ڕاستەقینەکەیە یا بە هەڵە دەستنیشان کراوە بەڵام بەداخەوە هەڵەیەکی خێرا هەڵەیەک دوور لە ینی لە ڕووی قانونی شۆمە هەڵەیە نەک لە ڕووی ئەوەی کە ئەحمەدی ئەمەی کوشتووە لە ڕووی قانونی قانون هەڵەیە گەرتووە تاوانبارێکە دی لە ناو خەڵکا بوو زانیت زیان بە مەسلحەتی گشتی ئەگەێنێ خەڵکی تر بریندارە بێ واز لە تاوانبارەکە بێنی بڕات لەو دەق باشە لێ بگەڕێ لە شوێنێکی تر بیکەیت ئامانج باشە بەس من ئەوە تێبگەم من ئەمێ ئەوە تێبگەم ئەحمەد لە یەکێک لە تاوانبارەکان ئەچوو یان نە تاوانبارێک هەبووە ینی بچێتە بەردەم ڕێگای ئەحمەد بۆ ئەوەی تەقە لەو بکرێت مەبەستم ئەوەیە بزانم تەقەکردنەکە هەڕەمەکی بووە یان تەقەکردنەکە مەسەلەن یعنی ئەو شڵەژانە دروست بووە ئەحمەد لە یەک چووە ئەحمەد پێم وایە لە یەک چووە هەڕەمەکی نەبووە تەقەکەەوە بە دڵنیایی هەڕەمەکی نەبووە چکە فیشەکێکی ئاراستەی سکی کردووە لە پشتی دەرچوو ئەم کە ڕای کردووە ئەوەی دووهەمیش لی داوە کە کەوتۆ چوونەتە سەری وەکو تاوانبار مامەڵی لەگەڵا کردووە ینی یەکسەر ویستوانە کە لەم چینکەن ئەوە نەبووە نەزانن بۆ نمونە هەدەفەکە چیە تۆ هەدەف هەڕەمەکیەوەیە گولەیەک لە جێگەیەک بەرزەلامەکەوێ کەسێکی تر یا خۆیان نەتوان بیگەن نەخەسخانە و علاقی بە هیچ شتێک وێنێ بەڵام ئەوان هەڵەکە بڵێن ئەوە نم کارە سات بۆ بەڕاستی هەر بە تاوانباری زانیوە تەقەکەرەکە یعنی چووەتە سەریشی بە بریناری کە لەم چیکە ینی وەکو حتا تا کاتی مردنەکەیشی وەکو تاوانبار مامەڵی لەگەڵا ئاکرا چکە هێزێکی زۆر هاتە بوو بەڕاستی بەداخەوە باشە ئێستا کاڵێن بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی لەلای ئێوە بوو داوای لێبوردنی کردووە بەڵام بێگومان یعنی ڕێز لەوای گرین بەڵام داوای لێبوردن ئەحمەد ناگەڕێنێتەوە چی کراوە لێکۆڵینەوە دەستگیرکردن ئێمە ئەو داوای لێبوردنی کرد ئێمە لە ئاوەڵ ڕۆژ ئەوانمان بەرپرسیار کرد کە بەڕاستی من لە ڕاگەیاندەکانی ئاماژم پێدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانیم بەرپرسیار کرد چکە هێزەکە هی ئەوە هەڵەکە ئەو کردوێتی و ئەبێ ئەو لێکۆڵینەوە دەست پێ بکە و وێنەیەکی ڕوون بدا بە ئێمە ئەمڕۆ بەڕێوەبەری ئاسایش هاتە لای ئێمە ئەتیزاری ڕسمیە نایە وتی من ئەتیزارەکە لەسەر هەڵەکەی کەم کە گردومانەوە ئەم کەسە بۆتە قوربانی ئەمە ئەتیزار لەلایەک لە ڕووی تریش لە ڕووی قانونی ئەمە ئیجراعات دەست پێەکەین و جنابیشتان بەشدارەکەین لە لێکۆڵینەوەکان لە تا ئەو دقەی بڵین ئێوە قەناعەت ئێوە قەناعەتەکەن بە نەتیجە ئێمە کۆڵ نادەین و یعنی زۆر جدی باشە کاک عادل لە دوێنێەوە وەکو بنەماڵی کاک ئەحمەد ئەڵێن ئێمە سکاڵات و مار ناکەین چاوەڕێ یاسایشی سلێمانیەکەین بزانین ئەوانە چیەکەن لە ڕووی یاساییەوە ئێوە ئێستا سکاڵات و مارەکەن یان چاوەڕێی لژنەکە ئەکەن ئێمە چاوەڕێی بەڕاستی ئەخیل لێکۆڵینەوە دوا لێکۆڵینەوەی ئاسایشەکەین بەڕێوەبەری ئاسایشەکەین ئەم ڕۆژ قسەمان لەسەرەوە کرد ئێمە کاڵین چاوەڕێی بەڕێوەبەرایەتی ئاسایشەکەین
ئێمە جارێک کەسێک لەم مۆزوع ڕای نەکردو خۆی بێبەریکات تا سکاڵا بکەین بەڕێوەبەرایەتی ئاسایش خۆی بە خاوەنی تاوانەکە ئەزانێ ئەوان ئەڵێن ئێمە ئامادەین تاوانبارین هەڵەمان کردووە بە پێی یاسا چی بکرێت چ ڕێگایەک ئێمەش ئەوەمانەوە بەڕاستی باشە ئاسایشی سلێمانی نەیوت چەند کەس مثلەن ئیجرات لەگەڵ چەند کەس وەرەگیرێ ڕەو شوێنە یاساییەکان لەگەڵ چەند کەسە بێ نازانم ئێمە ناڵێم ئەو مەفرەزەی کە چووەتەوێ ئەو مەفرەزە چەند کەسیان هەڵەکەیان کردووە ئەگەر دوو گروپ بوو بن بۆ نمونە ئەگەر دوو گروپن گروپێکیان ئاگای لێ نەبوو بێ و گروپێکیان ئەمەی کردبێ بێ لەگەڵ گروپەکەی ئیجرات کرێت چکە لە ڕووی قانونی عەرزم کردی من خۆم وەکو شارەزایەکی بواری ئەمنی من خۆم ئەفسەرم لە وەزارەتی پێشمەرگە یعنی هیچ ڕێگەیەک هیچ یاسایەک ڕێگە نادا تۆ تەقە لە تیرۆریستیش بکەیت یعنی تا ئەو دقەی ئەتوانی بیگریت چەند تیرۆریست لە شارەکان ئەبوو ناسیفەشیان پێوە بووە پشتێنی بین ڕێژیان پێوە بووە ئاسایش هەوڵی داوە بیگرێت ینی بیگرێت پێشەوەی بیکوژێت چونکە هەم لەو ڕۆژەوە ژیانی کەسەکەش کە تیرۆریستیش بۆ بەلایەن و گرنگ بووە بەڵام ئەمە کێشەکە لەوایە ینی هەڵەیەکە ئەوە نە گەورەیە هیچ هێزێک سەلاحێت نادا بە کەسێکی خۆی بە چەکدارێکی خۆی بڵێ بڕۆ بیکوژە کوشتن نییە تۆ ئەگەر تیرۆریست بێ بگیرە لێ کۆڵینەوەی لێ بکەیت ئەگەر تۆمەتبار بێ بە مادەی هۆشبەرە بێ بگیرێت یعنی خۆ ئەمە لە کتوپڕە معلوماتە نهاتووە ئەم معلوماتە دیارە معلوماتی چەند مانگ بووە کۆکراوە تۆ لەسەر و تاوان بارانەی کە بە حساب ئەوانە لە ئێمە چوین بۆ دەستگیرکردنیان ینی من تێناگەم ئەوێنا بۆ هەر لە سەرەتاوە بە غەڵەتی هاتووە لەگەڵم ببێنە کاک عادل سپاس دەکەم بەڕێز دادوەر سەلاحەدینمان لەگەڵک چونکە ئەوانە ئەندامی داواکاری گشتی سلێمانین بە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانە بێ بەڕێز دادوەر بەخێر بێن سپاسانەکەم ئایلەی یانژی بنەماڵی کاک ئەحمەد دەڵێن ئێمە سکاڵا تومار ناکەین ئێستا چاوەڕێی ئەنجامی لیژنەی لێکۆڵینەوەی ئاسایشی سلێمانیا بین لە ڕووی یاساییەوە ئێوە وەکو داواکاری گشتی ئەتوانن چ بکەن یان چونکە ئەمە شتێکی زۆر گەورەیە ڕووی داوە ئەگەر وا بێت لە ناو بازار بێت ڕوبەڕووبوونەوە نەبێت چەک نەبێت لە ناو مەسەلەکە بۆچی ئاسایشی سلێمانی بڕیاری تەقەکردنەدا کە لە ئەخیرا سڤیلێکە بێ بە قوربانی بەڵێ سلااو لە ئێوە و لە بینەران و لە میوانەکەشتان ڕاستی ئەم ڕووداوە تازە ڕوویاوە هێشتا سەرەتایە لە کۆرۆنا لە سەرەتایە ناتوانین قسەی زۆر لەسەر بکەین ئێمە توانین بەگشتی قسە بکەین چونکە قسەکردن لەسەر کەیسێکی یاسایی ڕەنگە ئەگەر تۆ کەیسەکە لە وەکوتا دۆرێکیاوەکو یاسا ناچێک لە بەردەست نەبێت ڕەنگە دەتوانی بەجوانی شکردنەوەی بۆ بکەی بارحاڵ ئەم کەیسەکە ڕوویاوە وەکوتم لە سەرەتایە ئەبێ بە دواداچنی بۆ بکرێ بێ لە کۆرۆنەوەی لەسەر بکرێ زانی وردەکاری تەفاسیلی کەیسەکە چۆنە ئەو کاتە توانین بەوردی قسە لەسەر کەیسە بکەین بەڵام بەگشتی کەیسێکی لەم زۆرەکە ڕوو ئايات حتا ئەگەر کەسوکاری کوژراویش کاڵیان نەبێت ئەمە کەیسەکەم پەیوەستە بە مافی گشتیەوە مافی گشتی پەیوەستە بە مافی گشتیەوە ئەوان بیانەوە نانەوێت داواکاری گشتی دێتە سەر خەدووە بە دواداچن بۆ کەیسەکەیان نەکات ئەوی کە پێویست بێت لە ئیجراعات و لە داواکاری و لە ڕێکاری یاسایی ئەوی کە پێویست بێت کرێتە بەر لەو ڕۆ باشە بەڕێز دادوەر ببوورە بەس پێشەوە قسەکە تەواو بکە بچێ خاڵێکی تر لە دوێنەوە ئەم ڕووداوە ڕووی داوە تاوکو ئێستا داواکاری گشتی سلێمانی چووە سەرخەت بوو ئەم کەیسە ڕاستە ئێمە تەبان سروشتی ئیشی داواکاری گشتی وایە لە هەر دادگایەکی لێکۆڵینەوە داواکارێکی گشتی لێ هەیە متابعی ئیشەکانەکات و سادێری زاتەکان و بڕیارەکانی دادوەرەکە بەنسبەت ئەم کەیسەوە ئەم کەیسە کە ڕوویاوە ئێمە لەو دادگایە ئەگەر دادگای ئاسایش بێت یا دادگای لێکۆڵینەوەی تەمان خۆتان نەزانەگە بزان یان نەزانن ئێمە لە سلێمانی حەوت هەشت محکەمەی تحقیقمان هەیە لەبەردەم هەر محکەمەیەک ئەندامێکی داواکاری گشتی لەوەیە وجودی هەیە تابعی ئیجراعاتەکان نەکات ئەمە ئەو باشتر ئەزانێت کە ئەمە ئەو داوایان نەکراوە بەڵام بەگشتی ئەمە دڵنیایان نەکەینەوە کە ئێمە ینی وەکو دەستگای داواکاری گشتی سلێمانی سنووری سلێمانی متابعی کەسەکەیانەکەین و هەشتێکیش پێویست بێت بە پێی یاسا باش بەڕێزادوەرێک پرسیارم هەیە ئێستا ئەگەر هاتوو لیژنەکە ئەنجامی ڕاگەیان هەر ئەمڕۆ بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی و توێتی داوای لێبوردنەکەم لە ڕاگەاندنی دوێنێش ئەڵێن وەکو هەڵا پیشانە درێ هاوڵاتیەک شەهید بووە من ئەمەیە بزانم باشە دوای ئەم داوای لێبوردنە دوای ئەوەی کە مەسەلەن ئیزباتە بێت کە هەڵەیان کردووە ئیجراعات چین لەگەڵ کێ وەرەگیرێن ئەو ئیجراعاتانە ئەو خێزانە قەرەبوو ئەکرێتەوە یان نە ڕاستە ئەم جۆرە کەیسانە بەداوای لێبوردن کۆتایی نایێت ئەمانە ئەگەر بۆ شوەیە کەوان باسیەکەن وا بێت ئەمە ئەچێتە چوارچێوەی تاوانی کوشتنی بە هەڵە ئەم تاوانی کوشتنی بە هەڵێش ئەنی پێویستەکە کە سوکاری کوژرا و
خۆیان بێنە بەردەم دادگا وتەکانی خۆیان بن داواکاری خۆیان پێشکەشی دادگا بکەن دادگاش تحقیقاتی خۆی ئەوەی کە پێویست بە کات دوای تاوانی لێکۆڕینەوە کەیسەکەی یعنی دادگای تایبەتمەند دەگرێت یعنی ئاسایشی سلێمانی ناتوانێت ڕێوشوێنی یاسایی بەرامبەر کارمەندەکانیان بگیرێت ئەگەر هاتوو هەڵەشیان کرد بێت ئەگەر سکاڵای عیلەکە نەبێت ئەتوانێت ئەم کەیسە دوو ڕووی هەیە ڕوویەکی هەیە ڕوویەکی قانونیە ڕوویەکی ئیداری بەڵێ ڕووی ڕۆ قانونەکەم باز لەسەر ڕۆ قانونەکەی بکەم ڕۆ قانونیەکەی ئەوەیە کە ئەمە پێوترێت تاوانی کوشتنی بە هەڵا ئەگەر بەو شێوەیە کە باسییان کرد چکە بەڕاستی ئەمەکو پێم وتی من دووبارەیەکەمە بۆی خەڵک بە هەڵە تەفسیری قسەکانی من نکات قسەکردن لەسەر کەیسی یاسایی وا باشتر تۆ لە نزیک ئاگاداری بەڵام بەگشتی ئەمە وا دەرئەخاوا دەریەخات کە ئەمە کوشتێکی بە هەڵە بێت لانی کوشتنی بە هەڵەکەی ئەو پێویستە خۆیان بێن داوا بکەن ینی نەک ئەگە داواش نەکەن هەر ئیجرات هەر ئەکرێ لانێکی لانی ئیدارەکەیەتی ئەوانەی کە هێزەکانی ئاسایشن یا هێزەکانی ئاسایش ناخۆی هێزی ئاسایش ئەمانە تەمن خۆیان مەرجعی خۆیانیان هەیە تێگەشت ئەنجومەنی لێکۆڵینەوە پێگەیان لەسەر و بابەتە باشە لە ڕووی کارگەریشەوان بخۆیان باشە عقوباتی هەنسوباتی خوان ئەستێن باشە من ئەزانم بۆ ئەم کەیسانە دوایین شت بنەماڵێک بیر لێ بکاتەوە مەسەلەی قەرەبووکردنی مادیە یان هەر چۆنێک بێت بەڵام ئێستا ئەمڕۆ دوو کەیسمە یەکێک لە هەولێر کوژراوە یەکێک لە سلێمانی کوژراوە بنەماڵەکانیان ئەتوانن داوای قەرەبوو لە مەسەرەن ئاسایشی سلێمانی یان پۆلیسی نەوت و گاز بکەن یان هەر هێزێکی ئەمنی بێگومان ئەتوانن داوای قەرەبوو بکەن لە دەستگای ئاسایش و ئەتوان داوای قەرەبوو بکەن لە خودی ئەو کەسانی کە هەڵەکەیان کردووە ئەگەر تاوانەکەیان کردووە ینی ئەوان دەتوان داوا لەوانە بکەن بێگومان بڵێ زۆر سپاس دەکەم بەڕێزا دووەر سەلاحەدین لەتیف ئەندامێ داواکاریە گشتی یا سلێمانیە زۆر سپاس ئەمڕۆ بە تەلەفۆن میوانمان بوویت ئەزچمە هەولێرێ لەسەر vê mijarê dê birêz Yasîn Mihemed babê birway werbigirim birwaya 19 salî dê xirvebûnekê da xweşandanekê da ew jî hatiye kuştin lê axiftin ser kuştinawî hene kak Yasîn بخێر بێ سپاسانەکەم خۆتان خۆش بن لەگەڵ یەکێک لەو بریندارانەکە لە ناو خۆپشاندانەکە بریندار بووە محەممەد ئەمین سید مەلا ئەویشمان لەگەڵە بێ بلێ کاک یاسینەوە دەست پێ یەکەم خەمیەوە خەمێکی گەورەیە ئەتوانی پێم بڵێت دوێنێ چ ڕووی داوە ڕاستە خۆپشاندارەکانیش تەقەیان لە پۆلیسی گازونەوت کردووە نەخێر شەیان خان ئەوە هیچ ڕاستی لۆنیە دەزانی ئاستی ئەوەکە کووە فەرموو شەیان خان بەڵێ شوێت لەم نا بەڵێ گوێگرم بێدەنگم بۆەوەی حەزەکەم چونکە تۆ خۆتان بەخێراتن باشە سەرەتا بەخێراتنتان دەکەم بەخێر بێن ئەوە هیچ ئەست ئەساسێکی لۆنیە کە خۆپشاندەر چەقوشیان پێنە بووە نەک سیلاح ئەوانە کۆمەلە گەنجەکەن پێگەیشتینە تەخەڕوجیان کردیە داوای دامەزراندنی عملیاتی دەکەن لە شریکەی ئەو کۆمپانیایی بەڕێزەکی برای بەرپرسەکی منتیقەی خۆمانە تێگەی ناوی دکتۆرە باشە ئەو بەرپرسە خەرکی لە دۆشێهینەیە کەپسی دامەزراندیە سیارەی دامەزراندیە چەندی سیارەی دامەزاندینە دوو سیارەی لۆ مختاران دامەزاندیە هەشدە وەرەقەی وەرەگری حەف وەرەقەی دایتەوان ئەسلی مشکلەکەی ئەو درستی کردیە پۆلیسی نەفت و گازیش ئەو جمعاتە کە چوینە ڕێیان گرتیا هەندێک شوشەشتی پەنجەرەی شریکیان شکاندێ دوێ ڕێیان قەتەحکردێ گوتیان کاکە هاتە حەقی ئەوەی من جێبەجێنەکەن چکو زۆر داوامان تەقدیمی مدینەیەکی دێ داوامان تەقدیمی قایمخانێکی دیە هەتا لەقمان ئاگادار کردێ بابم بەبەرد و بەبەرد هەندێک پەنجەرەی کابینەکانیان شکاندێ باشە ئەی دوای ئەوە چۆن وەزعکە وای لێ هات کە تەقە بکرێت دوای ئەوە کە ڕێگەیان گرتیا پۆلیسی نەوت و گاساتیە جمعاتەشیان لاولێر لەواتی ئەو پێشمەرگەکانی لێرانە قوڕوەسەرانە هیچ مشکلیان نەکردە ئەوانی لە هەولێرێ هاتیینە چوینە شریکە لە شریکەی گەڕان و گوتیان یا لە ڕێ چۆرکەن هەتا مەدیر ئاسایشی خۆشمان لە ناویان بووە لەو کاتی ناو خۆپشاندەران بووە کە هاتۆ خوارێ مقەدەمەک هەرکوو برەی سەرخۆش بووە هاتە خوارێ و ڕایکێشەیە لە ناو ژن و مندار و لە ناو هەمویان نرشانی باشە لەگە ڕێزم بوو هەمویان لە ناو هەمویان نرشاندی بەکار نەهێنی ببوورە بێ زەحمەت ئەزانم ئێوە چۆڕان بەڵام حەز ناکەم لە ناو ئەو بەرنامەیانێک وشە بەکاربێن بەڵێ باشە ئێوە ئەڵێن تەقەی هەرمەکی کراوە ینی بەبەست بەرێ هەر هاتە خوارێ و ڕاست لێ ڕشاندینە
بەبێ ئەو ڕشاندینە نەفەرێک ئێستا بەڵێ بەڵێ نەفەرێک ئێستا بریندارە ئەوەی بین دەستی هەردوو سوستاینە دەستی هەردوو سوستاینە لولەی تفەنجی ئەو مەسوولەی گرتیا ئەو مقەدەمەی لولەی تفەنجی دەستی هەردوو کۆتە سوتەیە حازرە دوێ چاپێکەوتی بادەگە بکەن هەردوو دەستی بە لولەی تفەنجی ویستەیە ئەوەندە تەقەی لە خەرچی کردیا کوڕی منی کوشتیا دوێش ئامیر فەوزەکەیان ئەمری بە عەدەد بکێسەکەی کردێ تەقەی کردێ برەیەکم لە چای لەکن حیوانی بابێ ئەو ڕوودا لێرێ بابستە جێی خینی لێرژێدا خۆت چەند کیلۆمەترێک و نیو زیاتر دوورە لە جێی خۆ پیشاندانیش لەوێ لە بەرەی حیوانی گولەی لێدە برینداری کردیا یعنی ئەو خەرکەی دایتە بەرێ و کوڕی منی کوشتێ و سەی بریندار کردینە و دوێ شەراتیە و بەچیایدا و سیارەکانیان مێکزەمینەوە بووە باشە ئێوە چەند ئاگادارن هیچ لژنەیەکی لێ کۆڵینەوە پێکێنراوە بەڕێزم ئەمێن بەخۆم لە دەوام بووم ئەو سبەینە چووم و دەوامێ لە ئەسنای داوام پێشمەرگەی زێرەوانیمە باش ئەمێن ئامۆزایەکم تەلەفۆنی لۆ کرد گوتی مشکلە هەیە گوتم کوڕە مشکلەیە چ گوتی وەڵا لە گوندی ئەو منداڵانە شوینە سەدادەی وگوتی بەسم کەسێک دەستگیر کراوە دوای ئەوە گوتیان وەڵا بڕواگیان لە دەستدا نەخێر نەخێر هیچ کەس دەستگیر نەکرێ ئەوجان نازانم حکومەت دەبێت ئەو ڕۆسبینێ ئەمە ئینتیزاری حکومەتی بووینە ئەگەنا ئەمە ئەگەر لەبەر حکومەتی نەبا ئەمە ئینتیزاری حکومەتی بووینە بەڕێز کاک ئومێد بەر پارێزگاری هەولێر دەمێت کە لەکنە من بۆ لێرانە باش ئەو گوتی چی لەگەر کاک کەنعانی لەگەر کاک بارزانی ئەوانە لێرە بووینە گۆتیان ئەوە حایدی مەبی وعد بی سبەینێ لوزنەی تەشکیلەکەین هەموو شتەکان بەڕۆنی و هەتا سیارەکەی وتە لێرە بەزمێ سیارە تێگەشتم سیارەی مەسوولەکەی وتە لێر بەزیێشتە باش زۆر سپاس دەکەم خۆتان خۆش بن کاک یاسین چونکە من ئێستاش داواکاریم لە جەنابی سەرۆشیە فەرموو داواکاریم لە جەنابی سەرۆکی حکومەتیە لە جەنابی کاک مەسعودیە ئەو ناحەقی قبول نەکاتن یعنی ناحەقی وانەوە مەسوولی ئەوها گوناحە بژین بەڕاستی نەک مەسوول بن زۆر سپاس دەکەم چونکە من یعنی لە 2 دقە کەمترم ماوە ئەچمە لای کاک محەممەد ئەمین کاک محەممەد ئەمین سەلامەتیە ئەتوانی پێم بڵێت چۆن بریندار بوویت یعنی بە گولە برینداریت سپاس دەکەم خوشتی بەڕێز پێشەشی دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەرێ بە گولە بریندارم بەرێ باشە چۆن بوو کاکیاسین ئەڵێت تەقە نەکراوە خۆت لە ناو خۆپشاندان بوویت چ ڕوویدا کەوا بکات کە هێزی ئەمنی تەقە لە ئێوە بکات بەرێ کاگیاسین ئامۆزامە ئێمە ئەو گوندە کەسی بێگانەمان لە ناونیە تقریبان زیاترین لە 100 ئامۆزای ئەگەر بمانویست بە ئەو چەکدارانەی هاتنە سەرەما نەماندە هێشت تێکیان بە ساخی بستنەوە بەڵام ئەمە ئەو نیازەمان نەبوو نیازمان پاک بوو لێش ببێت پاچی چوینە سەر شەقامەکان یعنی ئێستا گریانم دێت لۆ ئەوەی کە نەمانتوانی هیچ بکەین کە ئەوان بەونەوە هاتن ئەوانە هاتن لەگەر ڕێزم زۆر بە دڕوندانە زۆر بە ناپیاوانە ئوسلوبەکی ناشرین جوابی مەیان داوە ئەمە هیچمان نەکرد بوو تەنانەت ڕێمان لە ترێلەکان گرت بوو لۆ ئەوەی ئەو بەرپرسانە بێنە سەرخەت ئەوانەی ساحێبی ئەو مەوزوعینە خۆیان بە ساحێبی نەفت و گازەکەی دەزانن ئەمەش ئەوە خێر و بەرەکەتەکە لە گوندی خۆمان دەرچووە و حەقین مافەکی ڕەوامان هێوا بزانم ئێستا خۆت داوای حەقی خۆمان باشە ئێستا خۆتان پێشگە لە ماڵی بنەماڵی کاک بڕوا ئێوە خۆتان ئێستا قوربانین داوای چیەکەن بەێ بەخوای داوای چ بکەین تازە پاشی چ داوای چ بکەین یعنی خۆزگا ئەوهانە بە خۆزگا 100,000 ئەوهانە بە خۆزگا ئەمن ئێستا گولەکەم پێکێتە 5 دیش بە پەس بڕوان نەبات ئەتوانی پێم بڵێ بڕوا چۆن بوو کە ئەو قسەیە ئەیکێت ئەڵێت خۆزگا خۆم بام لە جیاتی ئەو بڕوا گەنجکی مندار بوو کوڕێکی بێت تاوان بوو تەلەبە بوو داوای هیچی نەکرد بوو داوای بۆڕی نەفت نەکرد بوو داوای ئەوەی کرد بوو وەکو عەمەلێک ئەوە بیتن یعنی ئیش بکاتن هی ئەوەی نەبوو ئەو های بەسەر بێ ڕاستی نە سیلاحی پێ بووە نە تەنانەت چەقۆچی پێ نەبووە
خواشا هەیەدا ئەگەر هەتا ئێرم لۆ خۆم زەرەربی ئەوەی ڕاستە پێتان دەرێم نەتەکدارمان لەگەر بووە تەنانەت داوامان لەو مقدمەی کرد کاکە بە ئوسلوبت جوانبی ئەمە براگەورەی خۆمان هەیە وا لە مزگەفتێ دانیشتە دەتانی بچی قسەی لەگە بکەیت کە ئەمە چمان دەوێت ئەوە تەفاهمی هەر نەبوو مدیر ئاسایشی باسرمەی لێرە بوو تەنانەت یعنی تەقەی لەویش کرد یعنی زۆر نەما بوو ئەو لە کوشتن ڕزگاری بوو حەزەکەی لۆ خۆت دەتوانی لەگە مدیر ئاسایش قسە بکەیت ئەمن لە نێزیک مدیر ئاسایشی بووم کە گولەم بەرکەوت مەمنونتم کاک محەممەد ئەمین ببورن چونکە کاتمان نەما ئەمووی هەولێر و سلێمانی هەردووکی کەڤەرکەین سپاسانەکەم سەلامەتیە ئیشەڵڵا کاک یاسین خۆتان خۆش بن کاک عادل خۆتان خۆش بن سپاس کە میوانمان بوو میوانی ئەمڕۆی بەرپرسیار بوون سپاس بووەژی ئەڤە پرسیارایرو